سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. پێمان خۆش بوو لە خزمەتتان نابین لە کۆمەڵە ڤیددیۆیەکی نوێ بە شێوازێکی نوێ بۆ ئەوەی بتوانن هەر بەشێک کە هەستان پێیەتی بە تەنیا لە چەند شوێنە هەیە. بۆی پێمان خۆش بوو بە ڤیددیۆ تازەکانمان بەش بە بەشی کوردستان بۆ ئێوە خۆشەویست باز بکەین تاوەکو کەمترین کۆنمرەکان بە ئاسانی لە بەردەستانە بێ و ئەو بەشانێک کە دڵخوازی خۆتانە تەنها تەمەشای ئەوانە بکەن. خۆشەویستان، لە ڤیددیۆ یەکەمماندا باسی کۆلێژی پزیشکی گشتی لە هەرێمی کوردستانەکەین بۆ ئەوی بزانین لە چەند شار هەیە و کۆنەمرەکانی بە پارالێل و زانکۆڵاین چەند بووە. ئێوەی خۆشەویستیش لەگەڵمانە بن و بینەری ڤیددیۆکانمان بن تاوەکو کەمترین کۆنەمرەکان لە بەردەستانە بێ لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایە. بێگومان هەمومان نەزانین کە ئەم کۆنمرانەی ئێمە باسیەکەین بۆ ساڵی خوێندنی 2022-2023 واتە ساڵی پار کە وەرگیراوە ئەتوانین وەکو بەرچاوڕوونیەک لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینا بەکاری بێنین. با پێکەوە بینەری ڤیددیۆکە بین و کەمترین کۆنمرەکانی بەشی کۆلێژی پزیشکی بزانین لە کوردستانە. ئەمە کەمترین کۆنمرەکان بوو بۆ بەشەکانی کۆلێژی پزیشکی گشتی لە هەرێمی کوردستان لە هەر 6 زانکۆکەی کە بەشەکانی پزیشکیان هەیە. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان لە بینینی ڤیددیۆکانمان بێبەش مەکەن.